بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. من ڕیاز کاکە مەحموود لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ و لەم ئەڵقەیەی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی جوان و باشی زانایانی ئاینیەکەین بە درێژایی مێژوو بەتایبەت لە وڵاتی خۆمانە لە کوردستان و لەم بارودە و خاستیارەشدا کە وڵاتەکەمان و کۆی مرۆڤایەتی تێکەوتەوە و لایەنە پەیوەندیدارە بە ویژدانەکان هەمیشە ڕۆڵی زانایانیان بەرز نرخاندووە و سوپاسی زانایانیان کردووە کە ڕۆڵیان هەبووە لە ئاراستەکردنێکی دروست و جوانی کۆمەڵگەدا. بۆ ئەم مەبەستە دەچمە هەولێر. زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم کەرکووکی زانای ئاینیمان لەگەڵ مامۆستاگیان سڵاوی خۆی گەورەت لێبێ. سەرەتا دەپرسم ڕۆڵی جوان و باشی زانایان لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئایا فەرمانێکی خوایی و پێغەمبەرانەیە صلی الله علیه وسلم یا هەر بەرپرسیارەتی خۆیان لە کۆمەڵگەیە گرتویانەتە ئەستۆ؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ پەروەردیگاری باڵادەست. بەتەکید ئەم تەوەرێکی زۆر گرینگە، وەکو جەنابت فەرمووت ڕۆڵی زانایان ئەمن هەر هەمووی ئەتوانم بجێڕمەوە لە بۆ فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە بۆ ڕۆڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سەرجەم پێغەمبەرانی خوا لە کۆمەڵگای مرۆڤایەتیە و بە تایبەتیش پێغەمبەری پێشەوا و مامۆستا و ڕابەرمان لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمیە وإن العلماء ورثة الأنبياء وإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما ولكنهم ورثوا العلم فمن أخذه أخذ بحظ وافر. بەڵێ مامۆستایان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەواهی ئەوەیان بۆ دەدا، شاهیدی ئەوەیان بۆ دەدا هەر زانایەک هەر عالمێک علمی و هیدایەتی ڕەبانی و خوایی وەرگرت بەڕاستی بەشێکی زۆر گەورە و فراوانی لە کۆمەڵگادا دەبێ هەبێتن، ئەبێ پێگەیەکی زۆر فراوانی لە کۆمەڵگادا هەبێ. لەبەر ئەوەی عولەما و زانایان پێغەمبەری خوا کردویانێتی بە میراتگری خۆی، مەبەسمان لە عولەمای ڕەبانیە، عولەمای خوایی، زانایانێک کە هەڵگری پەیامی خوانە و هەڵگری پەیامی پێغەمبەرانن عەلەیهیمو سەلام لە گەیاندنی پەیامەکانی خوای پەروەردیگارە و لە جێبەجێکردنی شەرعی خوای پەروەردیگارە. ئەم عولەما و زانایانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم کردویانێتی بە میراتگری خۆی ڕاستەوخۆ هەموو ئەرک و وەظائف و مهمە و کارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بچووکترین کاری پێغەمبەری خوا هەتا گەورەترین کاری پێغەمبەری خوا لە کۆمەڵگایە کە کاری دەسەڵاتدارەتی و حکم و بەڕێوەبردننی کاروباری وڵاتە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانایانی تێدا کردووە بە واریث، واتە عولەما وەڕەثەی ئەنبیان، واتە میراتگری پێغەمبەرانن نەک لە دینار و لە دیرهەمدا، بەڵکو لەو علم و زانست و هیدایەتی خوای پەروەردیگار لە دووتوێی قورئان و سوننەیە دای بەزاندۆ و گەیاندۆتی بە مرۆڤایەتی. ئەنجا پێغەمبەری خوا شایەدی ئەوەیان بۆ دەدا هەر زانایەک هەر عالمێک هەر کەسێک لە ئاستێکە لە هەر جێگایەکە لە هەر شوێنێکە لە هەر سەردەمێکە لە هەر کۆمەڵگایەکە ئەم عیلمە ڕەبانی وەرگرت، ئەم عیلمە خوایی وەرگرت، ئەم زانست و هیدایەتەی پەروەردیگاری وەرگرت، بەڕاستی بەشێکی زۆر فراوان دەکەوێتە سەرسەریەوە. هەروەکو خوای پەروەردیگار دەفەرمیە ئینا سەنوڵقی عەلەیکە قەولا ثەقیلا. بەڕاستی ئەم پەیامە پەیامێکی گەورەیە، پەیامێکی قورسە، ئەرکی مامۆستایان ئەرکی پێغەمبەرانی خوددایە، سەلات و سەلامی خوا لەسەر پێغەمبەرانی خوا بێ. بۆیە مامۆستایان لەلایەن پێغەمبەری خواوە گەواهی و شایەدیان بۆ دراوە بەوەی بەشێکی زۆر فراوان، ئەرکێکی زۆر فراوان، ڕۆڵێکی زۆر فراوان و گەورەیان لە کۆمەڵگادا هەیە. تەنها ڕۆڵی مامۆستا لە ناو مزگەوتان نییە، تەنها ڕۆڵی مامۆستا لە وتنەوەی چەند دەرسێکی شەرعیدا نییە، ڕۆڵی مامۆستا بگرە هەموو ڕۆڵەکانی پێغەمبەرانی خوایە، هەموو ڕۆڵی پێغەمبەری خوا محەممەدی کوڕی عەبدوڵڵاه سەلات و سەلامی خوای زانایان لە کوردستاندا لە چیا خۆی بینیوەتەوە؟ بۆ نمونە لەم کاتەیە چۆن ئێمە هەست بە ڕۆڵ و ئەرک و بەرپرسیارەتی زانایان بکەین لەم بارودۆخە ناخۆشەی کە بەسەر وڵاتەکەماندا هاتووە، بۆ ئەوەی بینەر بزانێت کە زانایانی ئاینی بە درێژایی تەنانەت شۆڕشەکانی کوردیش لە ڕابردوودا پێشڕە و پێشەنگی ڕاستەقینەی خەڵک بوون، ویستویانە خەڵک و وڵات و کۆمەڵگەکەیان بپارێزن.
بەڵێ خوات زاد داتەوە مامۆستا و زانایان من دەڵێم بە تێکڕا عولەمای هەر ئومەتێک هەر نەتەوەیەک هەر گەلێک زاناکانی هەوە هەر مجتەمەع و کۆمەڵگایەک پێویستە زانایان لە پێشەوەی هەموو خەڵکی دابن بەڕاستی لە بۆ ئەوەی کە ڕێنماییان بکەن تەوجیهیان بکەن و وەعی و ڕۆشنبیری و ثەقافە و عیلم و زانست و زانیاریان لە ناو بەڵاوکەنەوە و ناکرێ و ناگونجێ هیچ مجتەمەعێک و هەر کۆمەڵگایەک و هەر واقعیەک بەڕاستی ڕزگاری ببێت لە هەرچی میحنەت و ناخۆشی و ناڕەحەتی و کە بەسەری دادێتن بەبێ ئەوەی کە بەڕاستی زانایان تەوجیهی خەڵک بکەن و هەر کاتێک عولەما و زانایانی هەر ئومەتێک هەر مجتەمەعێک لە هەر واقعێکە لە هەر کاتێکە بەڕاستی دوور کەوتنەوە یان دوور خرانەوە دابڕان لە کۆمەلگاکەیە بەڕاستی ئەو کاتە میحنەتی و نەهامەتی زۆر ڕوو لەو ئومەتە و لەو کۆمەلگایە و لەو گەل و لەو میلەتە دەکا. ئێمە میلەتی خۆمان ملەتی کوردەواری دەزانین کە بەڕاستی زانایانی ئیسلام و عولەما و زانایانی ئێمە لە مێژوودا لە بەدرێژایی مێژوو هەتا دەگاتە ئەم ساتە وەختەی ئێمە قسەی تێدا دەکەین بەڕاستی ڕۆڵی زۆر بەرچاو و ڕۆڵی زۆر جەریئانە و کاریگەرانە و زۆر جێگای دەستخۆشی و دڵخۆشییان هەبووە لە کۆمەلگای خۆیاندا لە هەموو بوارەکانی ژیاندا نەک تەنها لە بوارێک لە بوارەکاندا لە کاتێکا کە میلەتی ئێمە زوڵمی لەسەر بووە ئیلحادی لەسەر بووە چەوسانەوەی لەسەر بووە ئەوە عولەما و زانایانی ئومەتی پێغەمبەری خوا و زانایانی نەتەوەی ئێمە بوونە لە پێشەوەدا بوونە. ئەگەر تەمەشای دەوری قازی محەممەد بکەین بە نمونەیەکی عەسری واقعی لە ناو گەلی ئێمەیە بەدەیان مەندیل بەسەر بەدەیان زانای کە هەڵگری سونەی پێغەمبەری خوا و بە ڕیشێکی سپێوە لە دەوری پەیامەکەی و لە دەوری دەوڵەتەکەی و لە دەوری کیانەکەی قازی محەممەد دروستی دەکا لە کۆماری مەهاباتە دەوری ئەو پیاوە بەدەیان عالم و زانا و گەورە گەورەی تێدایە. ئەمە نمونەیەکی زۆر جوان و جێگای دڵخۆشکەرە واتە لە هەموو شۆڕشەکانڕە لە هەموو نەهامەتیەکانڕە لە هەموو میحنەتەکانڕە لە هەموو کاتێکە زانایانی ئێمە لە بەرامبەر سەدامەکان و سەدامیەکان لە بەرامبەر ئەفلەقیەکان لە بەرامبەر هەموو جەور و ستەمێکە عولەمای ئێمە بوونە تەشجیعی خەڵکیان کردووە هانی خەڵکیان داوە کە زوڵم قبول نەکەن ئەمر بە مەعروف بکەن نەهی لە مونکەر بکەن کە لە ڕووی زوڵم و ستەما بوەستنەوە و ناعەدالەتی و نادادپەروەری کۆمەڵایەتی قبول نەکەن لە هیچ کەسێکە لە کاتێکە کەسانێک ویستویانە ئیلحاد بەڵاوکەنەوە. زانایەکی پایەبەرزی گەورەمان وەکو مامۆستا محەممەد مەلا ساڵح شارەزووری هەیە هەر لەم سەدەی ڕابردوویە پیاوێکی زۆر گەورە بووە لە ناوچەی شارەزور و لە کوردستانە لە کاتێکە ئیلحاد و بێدینی و علمانیەت و کوفر و شوعیەت کە ویستوەتی سەر هەڵبدا لە ناو ڕۆڵە و گەلەکانی ئێمەیە کتابەکانی بەناو مارکیس لە تەرازوی ژیریدا و داروین و فرۆید لە تەرازوی ژیریدا ئەم کتابانەی نووسیوە بەڕاستی لەوایە کەسانێک کە خۆیان پێخوێنەوارە بەڕاستی ئەو کاتە ئەو عەقلیەت و مستەوا و ثەقافەتەیان بەڕاستی وەکو زانایەکی گەورەی مامۆستا ئێمە مامۆستا محەممەد مەلا ساڵح شارەزووری کە لە دژی ئەمە وەساوەتەوە بەڕاستی لە هەر بوارێک لە بوارەکان لە هەر لایەنێک لە لایەنەکانەوە دوژمنانی ئیسلام دوژمنانی دینی ئێمە دوژمنانی خاک و خەڵکی ئێمە ئەگەر ویست بێتیان بەڕاستی عولەما و زانایانی ئێمە لە پێشەوە بوونە لە مەیدانەکاندا بوونە. ئێمە ئێستا بە نمونە لە چەند ڕۆژێکمان ماوە لە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. زۆر باش مامۆستا لەو ساتەی کە مفەسیری گەورە شەهید سەید قوتب بەڕەحمەت بێ ئازار و ئەشکەنجەیەکی زۆری دەدرێ بەرە ڕووی جەلادەکانی دەفەرمێ ئێمە خێر و خۆشیمان پێ بۆ جیهان ئەگەر چی ئازاریش بدرێن. لە ڕابردوودا و لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنایەشدا زۆر لە تۆڕە کۆمەڵایەتەکانە وترا مەلا هۆکاری تێکدانی کۆمەڵگەیە مەلا و مزگەوت زیادەن کۆمەڵگە پێویستی بە مەلانیە تەنانەت ڕیشی مامۆستای ئاینی سووتێنرا مامۆستای ئاینی شەهید کرا لە میحراب و مزگەوت و موچەی خۆی دوورخرایەوە و بێبەش کرا. ئایا ئەم هەموو عەزیەت و ئازار و بێبەشکردنە یا ئەم هەموو ئیهانە و لەسەر خوێندنە بەرامبەر بە مامۆستای ئاینی وا دەکا کە زانایانی ئاینی لە ئەرکی ڕاستەقینەی خۆیان کە دڵسۆزیەتی و ئاراستەکردنی کۆمەڵگەیە لا بدەن و سارد ببنەوە؟ نا بەتەکید بە پێچەوانەوە ئێمەی مامۆستایان زانایانی ئەهلی ئیسلام
و علەمای ڕاستەقینە زۆر زۆر سوورتر دەبن بەڵکو زۆر زۆر جەریئانەتر وەڵامی ئەو شوبهات و ئەو هەموو شتە نابەجێ و دروستکرا و درۆ دەلەسەیەی کە بەرامبەر بە ئیسلام و بەرامبەر بە مزگەوت و بەرامبەر بە پەیامی پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ دروست دەکرێتن ئێمە بەڕاستی بەداخەوە دەڵێم لەم بارودۆخەی کە ئێستا بەسەر جیهان داهاتوە ئەم وە باوتاعونەی کە ڕووی لە جیهان کردوتن کە عەذابێک و بەڵایەکە خوای پەروەردیگار نادوتێ سەر بێ باوڕان و کافران بەڕاستی ئەمە دەرسێکی زۆر گەورەی تێدا بوو لە ناو بەرلینە لە ناو پایتەختەکەی ئەڵمانیایە کە ئەوان پەنایان لە بۆ مزگەوت برد و ڕێگایان بە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر و بە دەنگی مزگەوتدا ئەوانی بێباوڕ و خوانەناس و کافرەکانی ئەڵمانیاش مزگەوتیان پێ زیاد نەبوو دەنگی ئەڵڵاهو ئەکبەریان پێ زیاد نەبوو بەڵکو لە بۆ ئارامی کۆمەلگاکەیان لە بۆ دڵ و دەروون و ئارامی لە کاتە سەختەکاندا لەو کاتانەیە پیان وابوو ئەگەر ئەو شتانەی دەرونی ئینسان ئارام دەکاتەوە گەورە دیکتاتۆرەکەی جیهان ئەو کەسەی کە خۆی لە پێخوا بوو وەکو فیرعونێک بەسەر ئەم زەویەوە حکمی دەکرد دەسەڵاتدارەکەی ئەمریکا داوای لە خەڵک دەکرد بڕۆن نوێژ بکەن بڕۆن دوعا بکەن بە ڕۆژوو بن لە بپارڕێنەوە بەشکم خوا ئەم بەڵاو میحنەتەمان لەسەر لابەریە ئەگەر کەسێک لەو پەڕی قیمەی پێشکەوتن و تەکنەلۆژیا و عیلم و زانست و زانیاریدا بێ دەبێت شەمشەمە کوێرەکانی کوردستان ئەوانەی چاویان بە منارەی مزگەوتەکان هەڵنایاتن ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان بەڕاستی ڕوویان نایاتن کە باسی ڕووی جوانی و نور و ڕووناکی پەیامی مزگەوت بکەن کە مزگەوت لە هەموو کاتە ساتێکا لە هەموو وەختێکا بەڕاستی جێگای بەڵاوکردنەوەی عیلم و زانست و وەعی و ثەقافەت و ڕۆشنبیری بووە مەگەر هەموو شۆڕشەکانی کورد و کوردستان لە کوێیا کراوە لە کام بارەگای حیزبیا کراوە مەگەر مزگەوتەکان بارەگایەک نەبووتن لە بۆ ئەوەی شۆڕشەکانی کورد یەک بە دوای یەکە لە ناو حجرە و مزگەوتەکان و لە پاڵ حجرەکانە لە ناو حجرەکانە لە مزگەوتەکانە بکرێتن بۆیە بەڕاستی ئەمن دەڵێم ئەوانە کۆمەڵێک کەسی نەخوێنەوار کۆمەڵێک کەسی قین لە دڵ کۆمەڵێک کەسی کە داخ لە دڵن بەوەی کە دەیانەوێت لەم ڕۆیە کە فرسەتێکیان بۆ هاتوۆتە پێشەوە کە مزگەوت بە درێژایی 1300 ساڵ زیاتر ئەمڕۆ کە ڕۆڵی مزگەوت تەهمیش کراوە پەڕاوێز کراوە دوور کراوەتەوە کە پەیامی خۆی ناگاتن بەڕاستی لەبەرەوەی عولەمای ئێمە زانایانی ئێمە لە دەسەڵاتە لە سوڵتەیە لە حکومە لە سیاسەتە دوور کراونەتەوە سیاسەت دراوە بە کەسانێک و مزگەوت دراوە بە مامۆستان نابێ مزگەوت ڕۆڵی لە کۆمەلگادا هەبێ لە مجتەمەعا هەبێ لە ناو خەڵکا هەبێ نابێ مامۆستا دەستکاری بازرگان بکە تیجارەت بکە بازار بکە حکم بکە یاسا بکە لەبەر ئەوە بەڕاستی پیان وایە مزگەوت ڕۆڵی نییە نامزگەوت بە درێژایی 1300 دانە ساڵ لەسەر ئەم زەوی عولەما و مزگەوت و مینبەرە بەرزەکانی ئێمە گەورەترین ڕۆڵیان بینیوە گەورەترین ڕۆڵیان بینیوە لە وەعیە خۆ 100 ساڵ بچینە پێش ئەم ڕۆکەوە سەقافە و عیلم و ڕۆشنبیری و شەهادەت و دکتۆرا و ماجستێرەکان لەکوێ وەردەگیران مەگەر لە لای عولەمای ئێمە و لە مزگەوتە و لە قوتابخانەکان و لە حجرە شەرعیەکانە فەقیه و مؤەرریخ و زانا و گەورە و تەبیب و دکتۆر و ئەم فەیلسوفە گەورە گەورانە لەکوێ پێگەشتونە مەگەر لە زانکۆکانی ئەوانە پێگەشتن بەڵام بەڕاستی ئەوان چاویان مێژوو نابینیە و نانەوێ مێژوو هەڵدەنەوە تەنها ئەوەی کە ئێستا واقیعە دەیبینن کە ئەوان کەسانێک هاتوونە و ڕۆڵی مزگەوتیان قەتیس کردووە لە چەند بوارێکی زۆر بچووکە و ڕۆڵی مامۆستایانیش کە عولەما و زانایانی ئێمەنە کە دەتوانن لە هەموو بوارێکە لە هەموو مەیدانێکە لە هەموو شوێنێکە لە هەموو کاتێکە لە بۆ هەموو بوارێک لە بوارەکان ئەسپی خۆیان تێدا تاودەن دەتوانن جڵەوی مەیدان و جیهاد و قیتال بگرنە دەستەوە دەتوانن تەلیف و بەدەیان نووسراو بنووسن دەتوانن خەڵک چارەسەرکەن ئەوەتە ئێمە نەک مامۆستایانمان ئافرەتەکانیشمان عروەی کوڕی زوبەیر دەڵێتن بەدایە عایشە دەڵێ خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێتن ئەمن زۆر یعنی دەزانم ئەتو ئەو هەموو شارەزایە لە قورئان و سونەتا هەیە ئەیدا ئەی عایشە کە عروەی کوڕی زوبەیر پێڵێتن کە پێی دەڵێ بەڕاستی بەڵام من زۆرم پێسەیرە ئەو هەموو شارەزایت و لە طیبە لە عیلمی پزیشکیە بەڕاستی ئەمن تەعەجوب لەوە دەکەم ئێمە هەر لە ڕۆژی یەکەمەوە عولەمای ئێمە و زانایانی ئێمە بەڵێ لە هەموو بوارەکانە بەس ئەمە جێگای داخە کە ئەوان ئەمڕۆکە لە پاڵ ئەوەدا وەکو گوتم
کە ڕۆڵی مامۆستا دوور خراوەتەوە دەوری عولەما بەڕاستی لە مەیدانەکانە دابڕێنراوە و دوور خراوە تەهمیش کراوە تەبعید کراوە ئیبعادی عولەما کراوە لەوە هەموو مەڕاکیزەکانی تەوجی لە بۆ ئەوەی ڕۆڵی خۆی نەبینیە بۆیە ئەوان دەڵێن کوا ڕۆڵی مزگەوت کوا ڕۆڵی مامۆستا مامۆستامان لێ زیادە و مزگەوتمان لێ زیادە هاوکاریەکانی بێویژدان و دڵپڕلەقینن بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام و زانایانمان خەڵکێکی دەروون زیندوو بە ویژدانیشمان هەیە بۆ نمونە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دکتۆر سەباح هەورامی هەروەها بە پارێزگاری سلێمانی سوپاسنامەی تایبەتیان بۆ ڕۆڵی ئەرێنی و جوان و ئیجابی زانایان نردووە بەوەی کەوا ڕۆڵی کاریگەریان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ناچارکردنی موسڵمانان و خەڵکێکی زۆر هەم بە پابندبوون بە ڕێنمایەکانەوە هەم بەوەی لە ماڵەوە بمێننەوە. پێویستە ئێمە وەکو زانایانی ئاینیش جەنابتان بۆ ئەم جۆرە تێگەشتنە جوانەیان بۆ منە ئەم نرخاندنە لەلایەن کاربەدەست و لایەنە پەیوەندیدارەکانەوە پێویستە ئێوە چ هەڵوێستێکتان نەبێ. بەڵێ بە تەکید ئێمە دەڵێن کەسانی زیرەک و کەسانی عاقڵمەند و کەسانی ویژدان زیندوو هەر هەیە لە هەموو کاتێکا مەبەستم ئێمە تەنها شەمشەمە کوێرەکان بوو ئەوانەی چاویان بە ڕۆژ و تیشکی خۆری ئەم ئیسلامە هەڵنایە ئەگەر نا بەڕاستی ئەوان دەزانن و ئەگەر هەر کەسێک هەر وەزیرێک و هەر کەسێکی خوێنەوار و هەر کەسێکی عاقڵمەند و هۆژمەند و زیرەک بەڕاستی ئەگەر بە عاقڵانە و بە ژیرانە تەمەشای ڕۆڵی مامۆستایان بکە هەڵوێستی مامۆستایان بکە ئەگەر ئێمە زیاتر لە 4-5 مزگەوت دەرگاکانی لەسەر داخراوە مینبەر و مزگەوتەکان قەپات کراوە زیاتر لە 5-6 خوتبەیە ئێمە خوتبە لە مزگەوتەکان نەکراوە جومعە و جەماعەت نەکراوە مەگەر ئەمە گەورەترین هەڵوێز نییە ئەمە گەورەترین موقیف نییە کە عولەما و زانایانی ئێمە لە بۆ ئەوەی کە ئەم وەباء و ئەم طاعونە و ئەم نەخۆشیەی کە بەڕاستی وەکو واقعێکی مەلموسیش زۆر بە توندی و زۆر بە شیدەتیش لە ناو کۆمەلگای ئێمەیە بە دەرەجەی ئیتالیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمریکا و سین و شوێنەکانی دیکە وڵاتانی غەرب و بێباوڕ و خوانەناسان و کافرەکان بەڵاو نەبووەتەوە لە ناو ئومەتی ئیسلام و ئومەتی پێغەمبەری خوایە ئەنجاش عولەمای ئێمە زۆر زیرەکانە و زۆر عاقڵانە هەر لە کەعبەی پیرۆزەوە هەتا وەکو مەدینە هەتا دەگاتە قودسی داگیر کراو دەبینین عولەمای ئێمە هەڵوێستیان هەیە و لە مرکزە گەورەکان لە مەراکزی فتوا و فقهیدا دەبینین فتوا دراوە لە بۆ ئەوەی کە مسلمانان پابند بن وڵاتە گەورەکان ئەوە تورکیایە ئەوە ئەندەنوسیایە ئەوە وڵاتانی ترە بەڕاستی لە عالەمی ئیسلامیە پابندن مزگەوتەکان دەرگایان لە ڕوو داخرا هەروەکو دەرگای قوتابخانەکان و زانکۆ و پەیمانگەکان داخراوە بەبێ ئەوەی کە مامۆستایان هەڵوێستێکی دژ بەو واقعیان هەبێ بەڵکو لەگەڵ واقعەکەی خۆیاندا ڕۆشتونە بەڵێ ئێمە دەزانین کەسانێکەیە و هەڵوێستی بەرزی مامۆستایان بەرز دەنرخێنن ئێمەش هەڵوێستی ئەوانە و هەڵوێستی ئەو کەسانە بەڕاستی جێگای دڵخۆشیە بەس مەبەستمان تەنها ئەو کەسانەیە کە وەکووتم ئەوانەی کە داخ لە دڵن وەقین لە دڵن و کەسانێکن چاویان بە بنارە بەرزەکانی کوردستان و مناری مزگەوتەکانی ئێمە هەڵنایەتن و بەڕاستی چاویان مێژوو نابینێتن و ناتوانن تەمەشای مێژوو بکەن مێژوو بخێنەوە کە بەڕاستی مامۆستایان هەموو ساڵێک و هەموو ساڵێک ڕەمەزان کە دێتەوە ئێمە ئێستاکانە لە بەردەم نزیکبوونەوەی مانگی ڕەمەزانیان مامۆستایانی ئێمە لە کوردستانە چیان نەکردووە لە مانگی ڕەمەزان لە بۆ هەتیوەکان لە بۆ فەقیرەکان لە بۆ بێوەژنەکان لە بۆ نەخۆشەکان بە سەدان هەزاران میلیۆنان دینار و درهەمی زەکاتی مسلمانیان کێشە و گرفتی هەژار و نەدارەکانەوە بووە لە پێشتر درێژە ئینشەڵا بە تەوەرەکەش دەین بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ئێوەی عزیزیش لەمەڕ ئەو بابەتە کە بیرتانە خەمەوە ڕۆڵی زانایانی ئیسلام لە کاتی گرفت و کێشەکانی کۆمەڵگەدا تەواوی کێشەکانی کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنی و تەنانەت تەندروستیەکانیش کە ئێستا ئێمە لە کێشەیەکی تەندروستیاژین ئێوەی عزیز دەتوان لە ڕێوە ژمارە تەلەفۆنانی کە ئێستا و کارانمان لەسەر شاشەی پەیامدایان ناوە پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن بەڵام تکام وایە تەنها لە چوارچێوەی ڕۆڵی زانایان بێ پرسیارەکانتان یان پێشنیار و سەرنجەکانتان بەڵێ مامۆستاگیان دێمەوە لای جەنابەت لەگەڵ ئەو هەموو بێڕۆڵکردنەی زانایانی ئاینی لە هەرێمی کوردستان بەوەی کە مامۆستا وایان داناوە تەنها دەبێت لە چوارچێوەی میحرابەکەی خۆیدا پەیوەندی نێوان بەندە و خوارڕێک بخە و هیچ علاقەیەکی بە کاروباری سیاسی و ئابووری و بازاڕ و کۆمەڵایەتی ئەو شتانەوە نەبێ ئەگەر زانایانی ئیسلامی لە کاتەکانی دیکەدا ڕۆڵیان پێ بدرێ وەکو چۆن ڕۆڵێکی جوانیان گێڕا لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە ئایا لە کاتەکانی دیکەیە تا چەند ئەتوانرێ بە ڕۆڵی زانایان گرفت و کێشە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان تەنانەت بە گەندەڵیەکانیشەوە
چارەسەر بکرێن و کۆمەڵگەیەکی تا ڕادەیەک لەمەی ئێستا باشتر پێشکەشی تاکەکان بکەین. بەڵێ براز دەکەم ئێمە وەکو سەرەتا باسمان کرد عولەما میرات کە میراتگری پێغەمبەرانی خوان وە میراتگری پێغەمبەری خوانە بەڕاستی ئێمە دەڵێن ئایا پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە کام بوار لە بوارەکانی ژیاندا ئەسپی خۆی تێدا تاو نەداوە لە بچووکترین شتا ئەگەر مەترسیەک لەسەر شاری مەدینە هەبوو بێ پێغەمبەری خوا یەکەم کەس بۆ هاتووەتە مەیدانەوە پێغەمبەری خوا ئەگەر دەنگێکی بچووک دەنگێک و هاوارێک لە شاری مەدینە بیستراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک خەڵکو چوونەتە دەرەوەی مەدینە پێغەمبەری خوا لەو سەرەوە هاتووەتەوە لەسەر پشتی ئەسپەکەی بۆتن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمن دەڵێم لە هەموو بوارەکانی ژیاندا لە هەموو کایەکانی ژیاندا لە هەموو مەیدانێک لە مەیدانەکاندا مادامە عولەما و زانایانی ڕەبانی ئەوانەی کە خۆیان یەکلا کردوتەوە لە بۆ خوای پەروەردیگار سوبحانەوە وتعالا دەتوانن جوانترین و پاکترین و پیرۆزترین پەیام کە پەیامی خوای پەروەردیگارە بیگەێنن لەبەرەوەی خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الرەسول بەلیغ ما ئونزیل ئیلەیکە فئین لەم تەفعل فما بەلەغتە ریسالەتە بۆیە خوای پەروەردیگار واجبی کردووە لەسەر شانی ئێمە ئەم پەیامە بگەێنین ئەم پەیامە تەنها مزگەوت نییە ئەم پەیامە بازارە ئەم پەیامە سیاسەتە ئەم پەیامە حکمە ئەم پەیامە عەدالەت و دادپەروەریە ئەم پەیامە قەضاوەت و حکومکردنە لە نێوان خەڵکیدا ئەم پەیامە هەموو بوارەکانی ژیانی گرتوتەوە لەبەر ئەوەی کە هەموو بوارەکانی ژیانی گرتوتەوە لە درێژایی مێژوودا ئەمن دەڵێم مەگەر چێ حکمی ژیانی بەڕێوە بردوتن مەگەر زانایانی ئیسلام عولەما و زانایانی ئیسلام لە هەموو بوارێکدا ئەگەر ئێستاکانە ئێمە تاکە وەزیرێکمانیە کە عالمێک بێ ئەگەر بێت و لە جێگای ئەو وەزیری کە وەزیری داراییە ئەگە عالمێکی ڕەبانی ئێمە لە کایەکانی ژیاندا وەزیرێکی ئەو وەزیرە زانایەک بێ دواتر ئینشاڵا درێژە لەبەرەوەی کۆمەڵی پەیوەندیمان هەیە بە بینەران زۆر چاوەڕوانیمان نەکەن کاک جەمال لە هەولێرەوە کاک جەمال سڵاوی خوات لێبێ فەرموو جەنابتان بە بەشداری لە بەرنامەکەدا بزانم چه سەرنج و پێشنیار و پرسیارێکتان هەیە. السلام عليكم كاغريات. عليك السلام ورحمة الله. كاغريات بس خوشي برنامج كله لكن بخيرات ما مصيب برز. بخدا من عندك استفسار ما مصيب برز يا. أوي كبلي زانا أيني روما وده كردستان يعني بتاعي نعرف سيدات كان أولا كلمة بيشتم لنجوي كرد لنجوي إسلامي لنجوي إنساني ريكوتيك وأولا كعالم بون. بلام عندي شتى بدي أنا إثباتي كي. لتيش كان يعني شيء كان سلكان أو حزري أو شيء كما مطيلي تيدقيش هل أو شيء نجبك إنساني سياسي إنساني روشنبيري وشاعراني قوري كرد وكما مصاري من وكما مصاجار لو حزري وما مصاري لتيدقيشن ليه تيعبون أي إنسان أنا بديل دير ساوي حتى يصير شورشي أي المختصر لمانيها ببنجي كود بي هركسي روشي جمعي مدى تشبوه بالحق ربع دينارك أو كاتب يقدر تعرفي زور بو ربع دينارك يعني دستان بو أي إنساني نجوتا جمعي کاک جەمال گیان ئەگەر پرسیارەکانت کورت بکەیتەوە بۆ ئەوی بینوسم و منیش دوای ئاراستەی مامۆستای کەم. پیاوانی ئاینی ئیسلامی ناو کوردیش چەند بەرز بووە بەڵام ئێستا بە قۆناغێکی کردا تێدەڕێڕێت ئەمن پرسیار لە پرسیارەکە لە مامۆستای ئەوەیە هۆی ئەوە نییە مامۆستایان بە دینی بەری پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕادەوەتن لە ڕۆژی خودبەی کە خودبەی دەخوێنەوە بە قسەی ناشرین بشوێنێ قسەی ناشرین دەکەن مەسەلەن باسی میسالن باسی پیاوی مەسیحی دەکا یا پیاوی جوولەکە دەکا جێگان دەست پێ دەکات لەکن مامۆستای بەڕێز دەبێ مامۆستا ئەم مەسەلەن ئەو شوێنانە جێگای منبەری پێغەمبەر عەلەیهی سەلام نابێت جێگان بێ شوێنە بگوترێ بەڕای من ئەوە ڕای منە بەس مامۆستا با جاری پرسیارەکەم بداتەوە ئەگەر ناڕۆڵی پیاوی ئاینی ئیسلامی لەناو کووردا هەموو کاتێک هەیە ئێستاش خەڵک ئەو پەرێڕێز تەقدیریان بێ پیاوانی ئاینی ئیسلامی بۆ دینی ئیسلامیە بەڵام بەیەکشت ئەو مامۆستایە بەڕێزانەش دەبێ ئەوانیش هەندێک بە خۆیان دابستنەوە لەناو حیزبەکان دێنە دەرێ بەناوی دینی ئیسلام خزمەتی کۆمەڵی ئیسلام کەن خزمەتی ئینسانی ئیسلام کەن کە دەڵێن کۆمەڵی ئیسلام لەگە حیزب نیە لەگەڵ هەموو وتوێژەکانی ئیسلامینا تەماشا بکات چونکە مامۆستایانی بەڕێز دەبێت لە حیزبەکان دوورکەونەوە لەگەڵ حرمەت مزناو. زۆر سپاس بۆ کاک جەمال لە هەولێر سپاس بۆ بەڕێستان ئینشاڵڵا پرسیارەکەدا ڕاستەی جەنابی مامۆستاکەم
کاک عەبدولکەریم لە سەی سادق ئەگەر هاوکارانم هەندێک سەوتی پەیوەندیەکانیشمان بۆ زیاد سپاسیانەکەن. کاک عەبدولکەریم فەرموو. وە دیارە پەیوەندیەکەی بچڕە. کاک سەربەست لە هەڵەبجەوە. کاک سەربەست سڵاوی خوات لێبێ فەرموو. کاک سەربەست. السلام عليكم. عەلەیکە السەلام وڕەحمەت الله. دەستخۆشی مامۆستاکەم زۆر سپاس. شەڵام نمونەیان زیاد بێ. سپاس. ئەلو. بەڵێ کاک سەربەست گوێمان لە جەنابتە فەرموو پەیام و پرسیارەکەت بکەێنە. بەڵێ پرسیارێکم بۆ مامۆستا ئەرێ ئەم بڵام مزگەوتەکانە داخستە بۆ ژمانەیە موسڵمان گوناحبارە بێ لە ڕۆیە. زۆر باشە ئینشاءڵڵا هەرچەند لە بەرنامەکانی دیکەیە مامۆستایانی ئاینی بەڕێز وەڵامیان داوەتەوە کە بە هیچ جۆرێک بە هیچ کلۆجێک موسڵمانان بە داخستنی مزگەوتەکان گوناحبار نابن و لە ماڵەوە فەرزەکانی خۆیان بەجێ بن. دواییش سەرنجی مامۆستا ئیبراهیم کەرکووکیت بۆ وەرەگرم. بەڵێ سپاس بۆ کاک سەروەت لە هەڵەبجەوە. ئایا کە بانگەیە بانگدان بۆ یەکە خەڵک ڕۆ مزگەوت گوناحبار نابین کە نەڕێن ئەو بانگەی عەلی موسڵمان بانگە جاکە نوێژی جارێک لە بانگیش نەدرێت باشە مامۆستا. ببوورە پرسیاری دووەمت چی بوو قوربان؟ ئەڵێم کە بانگ هەیە خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کە بانگی ئەبرێن بۆ مزگەوت نوێژەکانتان بە جەماعەت بکەین کە ئایا بانگ هەیە ئێمە جۆما پێویستی نەڕۆین بە تایبەتی ئێمە لە نادیان هیچ گوناح ڕیزێکی تەواویش نابێت مزگەوتەکە هەر چوار بێز نەفەرە بین بۆ ئەوە گوناحبار نابین ئەگەر ڕۆین. زۆر باشە زۆر باشە کاک سەروەت ئینشاءڵڵا وەڵامت بۆ وەرەگرمەوە ئەگەر پەیوەندی ترمان لەگەڵ بێ. حاجی محەممەد کاک حاجی محەممەد لە چوار قڕنا فەرموو کاک حاجی بەڕێز. السلام عليكم. عەلەیکە السەلام وڕەحمەت الله. کاکە دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر بەخێر مامۆستاش دەکەم مامۆستا ئیبراهیم کەرکووکی. زۆر سپاس بە ناوی دیار و داهی ئامین. داوا دەکەم خۆی گەورەی بپارێزی ئینشاءڵڵا. ئامین ئامین. کاک حاجی بەڕێز چ پرسیارێک دێ بەڵێ. لەبارەی ئەو داخستنی مزگەوتانەوە قسەیەکم هەیە بەڕاستی یەکێتی زانایان و لیژنەی فتوای هەرێمی کوردستان ئەو بڕیارەی کە داویانە هیچ مدەیەکیان بۆ دانەنا چۆن وەزارەتی تەندروستی یان ناوخۆ هەر کاتێکی ئەو مدەیە درێژ دەکەنەوە دیاری دەکەن بۆ مانگێک بۆ دەڕۆژ بەڵام ئەوان فتوایاندا بۆی کە مزگەوتەکان دابخرێن بەڵام هیچ کاتێکیان دیاری نەکرد. مەترسی نییە لەسەرەوەی کە ئەوان درێژە بۆی بدەن کە مزگەوتەکان بەداخراوی بمێنەوە لە کاتێکدا کە بەرەوڕووی ڕەمەزانیش دێن و ڕەمەزان نزیک بووەتەوە. زۆر باشە عادەت زۆر باشە ئینشەڵڵا دوای پرسیارەکەت ئاراستەی جنای مامۆستاکەم. بەڵێ کاک حاجی محەممەد لە چوار قڕنا سپاس بۆ بەڕێستان. زۆر باشە مامۆستا دووبارە سڵاو لە جەنابتان. کاک جەمال لە هەولێرەوە داوای ئەوەی کە دوای کردنەوەی مزگەوتەکان و دووبارە کە مامۆستایانی ئاینی دەچنەوە سەر مینبەرەکان پێویستە ڕۆڵی زۆر باشتر بگێڕن و بە خۆیاندا بچنەوە. ئەمە قسەی کاک جەمالە لەوەی کە بەشێک لە زانایانی ئاینی لە وتار و لە محازەرەکانیاندا بە جۆرێ لە جۆرەکان خەڵک دەشکێننەوە ئازاری خەڵکەدەن بە قسەی نەشیا و هێرش دەکەنە سەر خەڵک لە کاتێکە ئەمە دەگونجێ کۆمەڵێک خەڵک بنیام هێشتا لە کرۆکی ئاین و لە خۆشەویستی ئیسلام تێنەگەشتون یا دەگونجێ خەڵکانێک بن تەنها بۆ ناشرینکردنی ڕووی زانایانێکی خەڵکی یام زانایانێکی باشی هاوشێوەی ئێوە بێ. جەنابتان چی دەڵێن لەسەر بۆ چوونەکەی کاک جەمال لە هەولێرەوە؟ خی گەورە پاداشی کاک جەمال بداتەوە دەستی خۆش بێ. ئێمە بە تەکید پێغەمبەری خوا دەفەرمێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. دیارە مامۆستایانش بە دەرنینە لەوانە
ئێمە وەکو مامۆستا کە مرۆڤین وەکو هەر باقی هەر ئینسانیەک بەڕاستی هەموو کەسێک شایانە لە بۆەوەی هەڵە بکاتن غەڵەت بکاتن جا لە ئوستوبەکەیدا بێ لە شێوازی ئەدایدا بێ لە قسەکردنیدا بێ لەگە خەڵکیدا لە تەعامل و هەڵسەکەوتەکانیدا بەڵام من دەڵێم پێویستە و بەڕاستی زەرورە واجبە ئەبێ مامۆستای ئاینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکا بە قودوەی خۆی کاتێک کەسێک گەنجێکی وەکو ئەنەسی کوڕی مالیک کە دەدانە ساڵ لە لای پێغەمبەری خوادایە ئەڵێ کە 10 ساڵ خزمەتی پێغەمبەری خوام کرد ئێستاکانە ڕۆژێک بە منی نەگوت بۆچی وات کرد بۆچی وان نەکرد کاری یعنی ئێستاکانە ڕۆژێک شتێکی ناخۆشی بە من نەوتووە کە دڵم گەرد بگرێ ئەمە هەڵسوکەوت و ڕەوشی پێغەمبەری خوایە بەڵێ پێویستە مامۆستای ئاینی کە میراتگری پێغەمبەری خوایە لە گەیاندنی پەیامی خوا بێ ئەبێ بە حوسەلە بێ ئەبێ زۆر بە سین فراوان بێ دەبێ زۆر بە تەعاملێکی جوان بێ لە گەشتنی پەیامی خوای پەروەردیگارە لە ناو ماڵیدا لەگەڵ منداڵیدا لەگەڵ جیرانیدا لە ناو مزگەوتەکەیدا لە ناو بازاردا لە کڕینا لە فرۆشتنە ئەبێ بەڕاستی خەڵک ئەخلاقی جوان و ڕەوشی جوان و تەعاملی جوان دەبێت لە زاری مامۆستاوە لە ڕەوشی مامۆستاوە فێر بێ بەر لەوەی لە قسەکانی مامۆستاوە فێری شت بێ ئەبێ لە ئەخلاقە جوانەکانی مامۆستا و هەڵسوکەوتی مامۆستاوە بەڕاستی ئەبێ ئەخلاقی مامۆستا بەر لە قسەکانی بێ ئەفعالی مامۆستا بەر لە ئەقوالەکانی بێ ئەمن تەییدیە و شتە دەکەم و هەر کەسێکیش کە بە پێچەوانەی ئەمە بێ بەڕاستی پێچەوانەی سونەت و ڕێباز و هەدی پێغەمبەری خوایە صلی الله زۆر باشە صلی الله عليه وسلم کاک سەروەد لە هەڵەبجەی شەهید دەڵێ ئایا موسڵمانان بەداخستنی مزگەوتەکان و ڕانەپەڕاندنی فەرزە کۆمەڵکاریەکان لە مزگەوتدا گوناهبارە بن بە تایبەتەوەش کە ئێستا ئێمە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆین لەوەجێ خەڵک هەموو خۆشی تەمەنی یا خۆشی ساڵەکەیەوە بێ بە تەراویحە کۆمەڵکاریەکان بارتەقای کەمتەرخەمی و نائامادەی خۆی بکاتەوە لە جەماعەتەکانە بەڵام خوانە ئینشاءڵڵا لە ڕەمەزانە کۆتایی بەم بەڵایە دێ و هەمووشمان بەشداری تەراویحەکەین ئینشاءڵڵا. پەنا بە خوای پەروەردیگار ئێمە ئێستاکانە دیارە و دەزانین لە ماڵی خوای پەروەردیگار کە گەورەترین مزگەوتە کە لەسەر ڕووی زەوی کەعبەی پیرۆزە ئێستا لە بەردەمی موسڵمانان و عەمرەکاران و زیارەتکارانی کەعبەیە داخراوە و حەجی ئەم ساڵیشمان بەداخەوە کە دەڵێن داخراوە ئەمە ئەسەفێکی زۆرە کە لە مێژوودا زۆر کەم دووبارە بووەتەوە ئەم حاڵەتانە کە ماڵی خوای پەروەردیگار لە بەردەمی عەمرەکاران و حاجیەکانە دابخرێتن بەڵام ئەوە کە ئەگەر ئەم بەڵایە واقعێک بێ و بمێنێتەوە لە ناو ئێمەیە وەکو بەڵایەکی وەکو واقعێ وەکو شتێکی حەقیقی و مەلموس بەڕاستی ئێمە هەتاوەکوی ئەو کاتەی مەترسی و خەتەریات لەسەر ژیانی ئینسانەکان لەسەر حیاتی ئینسانەکان هەبێتن لەگەڵ ئەوە داینەکە ئەگەر مزگەوتەکان داش بخرێتن دیارە بە تەکید ئەمە کە فتوای بۆ دراوە لە عالەمی ئیسلامیە عولەما و زانایانی ئیسلام و دکتۆرە گەورەکان و فەقیهە شەرعزانەکانی عەسری ئێمە فتوایان لەسەر داوە بە تەکید کەس تاوانبار نابێ گونابار نابێتن بەس ئەمن دەڵێم لە هەر وڵاتێک لە بۆ وڵاتێکەوە دەگۆڕێ و جیاوازی هەیە چۆن زیرەکانە و ژیرانە واقعانە بڕیار لەسەر داخستنی مزگەوتەکان و دەرگای قوتابخانە و زانکۆکان و پەیمانگا و مۆڵ و بازاڕەکان دراوە ئەگەر ئەم بەڵایە و ئەم وەباءە لە کاتێکی نزیکە خوای پەروەردیگار بە گەورەی خۆی لە ناو وڵاتی ئێمە دووری خستەوە و وڵاتی ئێمە بە یەکجاری لێپا کردەوە ومێ دەکەم نەگاتە مانگی ڕەمەزان و دەرگا بکرێتەوە و ئەو کاتە زۆر بە ژیرانە بڕیار لەسەرکردنەوەی دەرگای مزگەوتەکانش بدرێت و دوانە نەخرێتن ئەگەر بۆ یەک ڕۆژش بێتن لە کاتی خۆیدا ئینشاءڵڵا تاخیر نەکرێت. ئینشاءڵڵا بەشی دووەمی پرسیارەکەی کاک سەروەد من وا تێگەشتم کە باز لەوە دەکا بە 5-6 کەسەوە نوێژی جومعە بە جەماعەت لە ماڵەکانی خۆیانە دەکەن ئایا باسی لەوە کرد کە ئێمە گوناهبارە بینیا بۆ منە چۆنێتی ئەنجامدانەکەی و بووەکو ڕوونکردنەوەیەکیش کە ئەزانی نوێژی جومعە وەکو بارتەقایەوەی کە کاتەکەی بەشێکی بە وتارەکەی کراوەتەوە بە 2 ڕکات نوێژ لە بری 4 کاتەکەی نیوەڕۆ ئەمان ئەگەر بە 6 کەس نوێژی جومعە بە جەماعەت و بە وتارێکەوە بکەن ڕێنماییەکانی ئیسلام لە زاری جەنابتانەوە چین بۆ وەڵامەکەی کاک سەروەد. بەتەکید یعنی ئێمە لە کەم لە درێژایی مێژوویە وەکو ئەم حاڵەتەی ئەم ڕۆتوانم بڵێم زۆر دەگمەن و نامۆیە کە خەڵک لە ماڵەوە لە ماڵەکەی خۆیدا خوتبە بکاتن بە چەند کەسێکەوە بەڵێ خوتبە لە لای ڕێی بۆچوونی جیاوازی زانایان هەیە لەسەر ئەوەی کە خوتبە بە 2 کەسیش دەکرێت بە 6 کەس دەکرێت بە 8 کەس بە 12 کەس یعنی ئەم ڕای جیاوازی عولەما هەیە کاتا مەزهەبی ئیمام شافعی کە باز لە 40 کەس دەکاتن لەوایە بڵێم 40 کەس قەڵەباڵغیە کە ئەمڕۆ کە دەڵێ دروست دەکاتن بەڵام ئەگەر بە 6 کەسشەوە لەسەر ڕای ئەو زانایانەی کە ڕێگەیان پێداوە بەڵێ فتوای هەیە لە ڕای
ئیبن حەزمی زانای پایەبەرز و زانایانی تر هەیە لەسەر ئەوەی کە لە مەزەبی ئیمام ئەبوو حەنیفەیە ڕێگەی پێدراوە بە چەند کەسێکی کەمیشەوە خوتبە دەکرێتن ئەگەر لەبەر ئەوەی کە خوای گەورە دەفەرمێ فەتەقوا الله ما استطعتم ئەگەر کەسێ لە ماڵی خۆیدا بزانێەوە بتوانێ خوتبە بخوێنێتەوە ئەگەر لە چەند دقیقەیەکا بێ 5 دقیقەش دابێتن خوتبەیەکی کورد بخوێنێتەوە ئاەتێک و فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو نەسیحەت لە ماڵ و منداڵەکەی خۆی بکات و شەرحی کاتن بەڵێ وتارەکە بخوێنێتەوە و ئەرکانەکانی خوتبەی تێدا جێبەجێ بکە ئەتوانن لە ماڵی خۆیاندا و فتوای زانایانی شێ والله ئەعلەم لەسەر ئەوە ئەگەر ڕای جیاوازیش هەبێتن بەڵام دروستە ئینشاء الله تاوانبار نابن بەڵکو لەبەرەوەی ئەم بارودۆخە درێژ بووە پەنا بەخوای پەروەردیگار ناکرێ مسلمانان جومعە نەکەن ئەگەر بەو شێوازە هەر ئەوها درێژ بێتەوە ئەوەی ئینسان ئەوەندەی لە توانایدا هەیە ئەوەی کە دەزانێ و دەتوانێ بیکە ئینشاء الله خوای پەروەردیگار زۆر باشە کاک حاجی محەممەد لە چوار قوڕنە باز لەوە دەکا کە لیژنەی فتوا و یەکێتی زانایان کاتێکم بڕیارەیان بە داخستنی مزگەوتەکان کردووە وەکو لایەنە ئەمنی و تەندروستیەکان ماوە و مدەیەکیان بۆ دیاری نەکردووە بەو ئەگوترێت تا 16 مانگ قەدەغەیات و چۆ درێژ دەکرێتەوە یا ئەوەندە باز لەوە دەکات کە دەبواە یەکێتی زانایان و لیژنەی فتوای کوردستان کاتێکیان یا سەقفێکی زەمەنیان بۆ داخستنی مزگەوتەکان بە مسلمانان بدایە بۆ ئەوەی هەر بەردەوام لە چاوەڕوانیان نەبن و ئەوانیش قسەیەکی خۆیانیان هەبووە جەنابتان هەرچەندە ئەگونجیان ئێمە بێ وەڵامەکە یەکێتی زانایان یا لیژنەی فتوا بیداتەوە بەڵام جەنابتان چ سەرنجێکتانەیە والله من دەڵێم کات پێم وایە ئەمن ئەوەی تێدەگەم کردنەوەی مزگەوت و وەکردنەوەی بازار و کردنەوەی هەموو ئەمە بەڕاستی هیچی لە دەستی نە مامۆستایانی ئاینیەوە نە لە دەستی زانایان و یەکێتی زانایان و کەسدایە بەڕاستی هەرکە یەکەم جارش داخرا بەر لەوەی کە مامۆستایان یعنی تاوتوێ ئەم بابەتە بکەن و یعنی فتوایەکی بۆ دەربکەن بەڕاستی یەکسەر لەلایەن دەسەڵاتدارانەوە و بڕیار دراو و بەداخستنی مزگەوتەکان و جومعە و جەماعەت پێشم وایە هەر ئەوانیش بڕیاری لەسەر دەدەن و دەیکەنەوە کە ئەمە جێگای ئەسەفە من دەڵێم جێگای داخە چونکی بەڕاستی زۆر گرینگە لەو کاتانەیە ڕاوێژ بە زانایان بکرێ و مامۆستایانی پسپۆر شارەزا لەو بارانەیە پرسیان پێ بکرێتن و بێبەش نەکرێن ئەمە جێگای داخێکە من دەڵێم هەر سیاسیەکان بڕیار لەسەر ئەواش دەدەن هەر وەکو لە سەرەتاشەوە بڕیاریان لەسەر داوە ئەمە شەردیسان تەهمیشکردن و پەڕاوێزکردنی ڕۆڵی زانایانە لە بوارەکانی ژیاندا. زۆر باش مامۆستا دەچینەوە سەر تەوەر و باسەکەی خۆمان لە کاتە ئاساییەکاندا کە بازار و لایەنی ئابووری و گەشتکردن و شتەکانی دیکە ئاسایی بوون زانایانی ئاینی هەمیشە ڕۆڵی ئەوەیان هەبوو کە خەڵکی ئەو جیاوازیە چینایەتی کە لە نێوان هەژار و دەوڵەمەنددا هەیە پڕ بکرێتەوە لە ڕێی زەکات و سەرفیدرە و کۆکردنەوەی خێر و خەلال لە ڕێی ڕێکخراوە خێرخوازیەکانەوە لە ئێستاشدا بینیمان کە لەم کاتەدا زانایانی ئاینی قۆڵی مەردایەتیان هەڵماڵی بەوەی کە بتوانن پێداویستیەکان خۆراک ناتەواویەکانی خەڵکی هەژار پڕ بکەنەوە بیگەێنە دەستیان لەم لایەنەوە زانایانی ئاینی پێم خۆش ئەم ڕۆڵە جوانەیان کە گرتیانە بەر کە نەیان هێش جیاوازیە چینایەتیەکان زیاتر قۆڵ ببنەوە لە نێوان دەوڵەمەند و هەژاردا. بەڵێ بە تاکید مامۆستایانی ئاینی ئەگەر جارێک نالەوەیە دەیان جار لەسەر مینبەرەکانەوە هەڵوێستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژە سەختەکانە لەگەڵ سەحابەکانە و عومەری کوڕی خەتاب و عومەری کوڕی عەبدولعەزیز و زانایانی ئێمە لە ڕۆژە سەختەکان و ڕۆژی میحنەتە بەڕاستی ئەیام المەجاعە و کاتی برسێتی و تنگانەیە بەڕاستی لە بۆ خەڵکیان باس کردووە لە بۆیە ئەوەی کە بەڕاستی کە ناخیانی ئەزیێت داوە ئازار داوە ناخیانی هەژاندووە لە بۆ ئەوەی لەو کاتەیە کە کەسانێک دەوڵەمەند و کەسانێکی تاجیر و کەسانێکی بەرپرس و دەسەڵاتداران کە بەدەیان و هەزاران دینار و درهەم و دۆلاری ئەو خەڵکیان لەلایە و بۆ خۆیان لە ماڵەوە دەیخۆن و بە کەیفی خۆیان کەیف و سەفای پێوە دەکەن و ئەگەر نەک مانگێک بەڵکو نەک ساڵێک بەڵکو چەندان ساڵیش ئەوان دەرگای ماڵەکانیان و دەرگای بازاڕەکان بەم شێوازە بێ ئاساییە بەلایەنەوە بەڵام مامۆستایانی ئاینی کە دەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر مسلمانێک بەردێکی بەسکێوە بوو بستایە پێغەمبەری خوا دوو بەردی بەسکێوە بەستاوە کاتێک کە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەری لە دەرەوە لە برسێتیا بینیوە عومەری کوڕی خەتاب کاتێک لە ساڵی هەژدەی کۆچیا برسێتی ڕووی کردە مسلمانان سکی عومەری کوڕی خەتاب تەنها نانی خواردووە نانی ڕقی خواردووە بە زەیتەوە
ئەو کاتە هەموو سکی ئیما عومەری کوڕی خەتاب دەنگی لێەوە دەهات و قوڕەقوڕی دەکرد دەیگوت ئەگەر بێت و قوڕەقوڕ بکەی یان نەیکەی واللهی لا تشبع حتى يشبع أطفال المسلمين والله نابێت تێر خۆی هەتا منداڵی مسلمانان تێر نەخوا لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە عومەری کوڕی عەبدولعەزیز دەیفەرموو بڕۆن انشروا القمح على رؤوس الجبال بڕۆن گەنم بەرن لەسەر سەری چیایەکان بەڵاوی کەنەوە هەتاوەکو نەگوترێتن لكي لا يقال جاع طير في بلاد المسلمين هەتا نەگوترێت تەیرێکیش برسی بۆ لە وڵاتی مسلمانان ئەگەر عولەما و زانایانی ئێمە و سەرکردەکانی ئومەتی پێغەمبەری خوا بە خەمی تەیرێکەوە بن لە وڵاتی مسلماناندا دەبێت چۆن مامۆستای ئاینی و عولەما و زانای ئێمە چۆن ویژدانی ناجوولێ و نەجوولێتن لە کاتێکا کەسێک تەلەفۆنی بۆ بکاتن کە ئێستا بەر لەم بەرنامەیە هاتمە ئێرە کەسێک تەلەفۆنمی بۆ کردووە دەڵێ واللهی مامۆستا ڕۆژی جومعە ئەمن لە ماڵەوە منداڵەکانم داوای گۆشتیان لێ کردومە غەیری پەتاتە نەبێ لە ماڵمدا هیچکە نییە بەڵام ئەگەر ئەی لە ماڵی مەسئولەکان لە ماڵی بەرپرسەکان لە ماڵی تاجیرەکان ئەبێ لە ناو مجەمیدەکانیانە لە ئەوەی کە ئەوان بە ئیمکانێتی خۆیان بەدەست بێنن چەندان نەوعە گۆشت چەندان نەوعە خواردن چەندان نەوعە سفرە دەبێ بەدەست بێنن بەڵام مامۆستای ئاینی لە کاتێکا کە لەسەر مینبەرەکان ئەم هەڵوێستە گەور و جوانانەی پێغەمبەری خوا و عولەما و زانایانی باس کردووە لە بۆ مسلمانان دەبێ لە ڕۆژی میحنەت و تەنگانەشە بڵێن ئەی مامۆستا ئەو قسانەی کە باست دەکرد ئەو خەڵکەی کە برسیە ئەو خەڵکەی کە هەژارە کە نەدارە کە بێکەسە کە کەسێک هاوڕی لێ ناداتەوە کەسێک خۆی بە خاوەنی نازانیە کەسێک بەڕاستی بەلای نایەتەوە ئەگەر بەدەیان عایلە لە ژوورا لە برسا بمرن بەڕاستی خەڵک تەنها مامۆستای ئاینی هەیە تەنها عولەما و زانایان هەیە کە بەڕاستی دەستکاتە موبایلەکەی و هاواری بۆ بکات و دەنگی برسێتی و هەژاری لێ بەرزکاتەوە و بڵێ مامۆستا ئەگەر فریامان نەکەون بەڕاستی لە ناو دەچین ئەمە بەڕاستی جێگای داخە بۆیە مامۆستایان لە هەموو بوارێکە و لە ڕۆژێکی سەختی ئەو هاشا بەڕاستی بە تەنگی خەڵکەوە هاتوونە لە خەمی خەڵکدا بوونە ئەگەر ئەوەی کە لە دەستی خۆشیاندا لە دیرفانی خۆیاندا لە خەڵکێکی خوا پێدا و مسلمان و دەوڵەمەندەکان و ئەوانەی جێگای فیقە و متمانن کەسانێکی خوا پێدا و ئەهلی ئیمانن کۆیان کردوونەتەوە و گەیاندویانەتە گەڕەکە هەژارەکان و خەڵکە داما و بێدەرەتانەکان و ئەوانەی کە بەڕاستی چاویان هەموو کاتێک لە مینبەرەکان و لە مزگەوت و لە زەکات و لە سەدەقات و لە دەستی خەڵکێکی مسلمان و مامۆستایان بووە لە ڕۆژە میحنەتەکانە ماڵەکانیان و سفرە و خوانەکانیان بۆ ئاوەدان کەنەوە بەڵێ بەڕاستی ناکرێ مامۆستا لەم واقیعەیە لە ماڵەوە دابنیشێ و ئاگای لە کۆمەلگاکەی نەبێ وەکو بەدەیان مامۆستامان بینی لەم سەروەسەری کوردستان و قەزا و نحێ و شارەکانە و گوندەکانە هەڵوێستی جوانیان نواندووە و بەرامبەر بە خەڵکی هەژار و خەڵکی نەدار و ئەگەر هەژارێکیان لە منتیقەکەیان لە گەڕەکێکە بینی بێ و هەست پێ کردبێتن بەڕاستی بە تەنگیەوە چوونە ئەمە ئیشی مامۆستایانە چونکی ئەرکی پێغەمبەرانی خوا بۆتن کە بەڕاستی للفقراء المهاجرین خۆ پێغەمبەر خوای گەورە لە دەیان ئاەتا باسی فەقیر و هەژار و نەدارەکانمان بۆ دەکا کە چۆن ئێمە بەدەمیانەوە بچین زۆر باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە ڕێنمایی کردوین کە ئێمە لە ڕۆژێکا کە 5 جاریش دەستنوێژەگرین دەستەکانمان جوان بشوین لوت ئاو لە ولوتمان وەردەین ئاو لە دەممان وەردەین کە باوێشک و پژمینمان هەیە دەست بە دەممانەوە بگرین دەیان ڕێنمایی جوانمان هەیە کە ئەتوانین بڵین وەزارەتی تەندروستی هەر کەسێ ئەمانەی تەطبیق کردبێ وەزارەتی تەندروستی و دکتۆرەکان حەساونەتەوە هەروەها زانایانی ئاینی ئەوەندە خەڵکیان جوان پەروەردە کردووە نەمان بیستووە پەروەردەکراوێکی مزگەوت دەستی بچێتە خوێنی دایکی و باوکی و سێ برایە وەکو لە سلێمانی ڕوویدا یا لە بەنزینخانە بۆ 240,000 کارمەندی بەنزینخانەکە بکوژێت لەکە ئەمە بوو بە سەردێڕی هەواڵی هەموو میدیاکان ئێستاش کە کوڕوکچێک دەچنە مەحکەمە خوانەخواستە بۆەوەی لە یەکجیا ببنەوە حاکم پێیان لێ دوای 2 مانگ 3 مانگی دیکە سەرەتان دێت لەم 3 مانگەشە ئەوەنەی تر لەسەری کەڵەکە دەبێت مەبەستمەوەی لە کاتی ئاسایی بوونەوەی ئەم دۆخەی کە کۆرۆنای تایە تا چەند پێویستە لایەنە پەیوەندیدارەکان کاتێ مەلا ڕۆڵی وەزارەتی تەندروستی بۆ گێڕاون ڕۆڵی دادگای بۆ گێڕاون ڕۆڵی پۆلیس و ئاسایشی بۆ گێڕاون لە کەمکردنەوەی کوشتن و بڕینەکانی کۆمەڵگە و دزی و کارە قێزە و نەناشرینەکانی کۆمەڵگە و ڕێژەی تەلاقی کەم کردوتەوە تا چەند پێویستە سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان بە منەتباریەوە دەستی زانایانی ئاینی بگرن و ڕۆڵێکی زۆر جوانیان بدەنێ و بڵێن کاکە ئێمە چۆن کۆمەڵگەمان بۆ ئاوەدان و ئارامەکەنەوە فەرمونون ئەوە کۆمەڵگەی خۆتانە و با ئێوەش وەکو لایەنەکانی دیکە ڕۆڵێکتانە بێت کە بە بەلاش و بە خۆڕاییش ئەم هەموو تاوانەمان لە کۆڵەکەنەوە دەی خۆزگەوا بێتن ئەمنیش دەڵێم خۆزگەوا بێ کە ئەوانی شەز بکەن بەوەی کە مامۆستای ئاینی نەک هەر زیان نیە لە کۆمەلگایە نەک هەر زیان نیە بەڵکو
بەڕاستی فعالترین کەسی ئەم کۆمەلگایە کەمخۆمەڵترین کەسی ئەم کۆمەلگایە پاکترین دەستی بەڵێ پاکترین دەستی ئەم کۆمەلگایە ئەمنیش دەڵێم بەڕاستی تەنها لە مانگی ڕەمەزانە هەموو ساڵێک بەرپرسەکانی ئەمنی و بەرپرسی ئەمنی شارەکان پارێزگاکان لە راپۆرتەکانی مانگی ڕەمەزانی خۆیاندا دەیانزانی کە ڕۆڵی مزگەوت چەند گەورەیە و ڕۆڵی عیبادەت چەند گەورەیە و ڕۆڵی پەیامی خوای پەروەردیگار لە ناو کۆمەلگایە چەند گەورەیە و ئەوەی کە مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکانەوە هاواری لێ دەکەن لە بۆ قەڵاچۆکردنی ئەم هەموو تاوانە لە بۆ قەڵاچۆکردنی ئەم هەموو فەسادە لە بۆ قەڵاچۆکردنی ئەم هەموو خراپەکاری کە لە ناو وڵاتە هەیە بەبێ ئەوەی کە مامۆستایان تەماحێکیان لە هیچ پۆستێکا لە هیچ پلەیەکا لە هیچ شتێکا هەبوو بێ بەبێ ئەوەی کە بەڕاستی چاویان لە دەستخۆشیەکە بوو بێ چاویان لەوە هەبێ کە کەسێک بەڕاستی مکافەیەکیان بکاتن بۆ خۆیان گەورەترین ڕۆڵیان بینیوە بە ئەرکی سەرشانی خۆیان بینیوە لە بواری تەندروستیە لە بواری ئەمنیە لە بواری پاک و خاوێنیە لە بواری نەزافەیە ئەو کاتی وەرزی بەهارەیە لە هەموو کەسێک زیاتر بەڕاستی کە بەخەمی ژینگە و وڵات و نیشتیمانەکە و ئاو و جۆگە و ڕووبار و ژینگەکەمان و بەهار و گوڵ و گوڵزارەکەمانەوە بۆ تەنها مامۆستایانی ئاینی و مینبەر و بەڕاستی نەک وەزارەتی بڵێن بە تەنها وەزارەتی ژینگە بەڵکو هەموو مزگەوتەکانی ئێمە لە جێگای خۆی و هەموو مامۆستایەک وەزیرێکی ژینگە بوو وەزیرێکی سیحە بوو وەزیرێکی یعنی عادل بوو لە بۆ ئەوەی کە بنەماکانی عەدالەت بچەسپێ بنەماکانی دادپەروەری لە بۆ ئەوەی زوڵم نەکرێ فەساد نەکرێ تەندروستی خەڵک پاک و خاوێنی خەڵک ئەوە ئێمە بووین لە مزگەوتەکانەوە هاوارمان دەکرد نێرگەلە و جگەرە خواردن ئەمە تاوانەکانێتی ئەمە زەرەر و زیانەکانێتی بەڕاستی کردنەوەی ئەم هەموو باڕا ئەم هەموو فەسادە واڵاکردنی ئەو هەموو جێگایی کە لە بووە کۆبوونەوەی گەنجەکان هەتا سەعات 12 شەو بەواڵایی کە بەڕاستی نەکبەتی و نەهامەتی لە بۆ میلەتەکەمان دروستەکە ئەوە کە ئێمە بووین بە خەمی گەنجەکانمانەوە بووین بە خەمی ئەوە بووین کە ئەم وڵاتە بەرەو تریاک و بەرەو مەوادی مخەدەرات و بەرەو ئەوە نەچیە کە زیندانەکانمان بە هەزار گەنجی بە هەزاران گەنج کە باوکێک بڕوا کوڕەکەی خۆی بەدەستی خۆی تەسلیم بکات و بڵێ ئەم کوڕێ من چونکی مەوادی مخەدەر دەخوا نازانم چی لێ بکەم بە ناچاری تەسلیمی بکاتن بەڕاستی بۆ پاڵپشتی قسەکانی جەنابیشتان ئێمە ساڵی ڕابردوو لە بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام ڕۆژی 25 ڕەمەزانی ساڵی ڕابردوو دیدارێکمان لەگەڵ عەبدولخالق تەلعات بەڕێوەبەری پۆلیسی هەولێر سازدا ئاماژەی بەوە کرد کە لەم 25 ڕۆژەی ڕابردوودا بچووکترین تاوانی کۆمەڵایەتی و ئابووری وەکو دزی و ڕاوڕوود لە هەولێرێکی گەورەدا ڕووی نەداوە کە وەژدەی دڵخۆشی و سپاسکردنە بەڵێ زۆر سپاس بۆ جەنابی مامۆستا ئیبراهیم کەرکووکی زانایانی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و میوانی ئەمەڵقەی بەرنامەی گفتوگۆبووی خۆشەویستان سپاسێکی گەرم بۆیەوەش تا بە یەکێشنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ